یەکێک لە لایەنگەرەکانی خۆشەویستی بەرنامە پرسیارێکی دانا و کامنتی کردو کە خام پەریزەن کوڕێکی گەنجم ماوەیەکە خاتوونێکم بە بەردڵی هاتۆ چاولێکردنێکی گەرم و گوڕ بینمان هاتۆ ڕۆیشتۆ کارگەیشتۆتەوەی کە سڵاومان لەکتری کردو و ئەو کاتێک هەستم کردو کە چوان وڵامی بەڵی لێوەرگرم پیشنیارم پێداوە و ئەو وڵامی نەیداومەتەوە ئەلئانەکانێ سرم لێ سوورماوە و نازانم چ بکەم ئایا پەیوەندیکە دیسان هەر ئاوا ڕاگرمەوە چونکە دوای وڵامی نایەکەش ئەو چاولێکردنە هەر ماوە هەر درێژەی هەیە و ئەو خانمە ئەلان بەڕاستی وڵامی نایەکەی نایە و من دەبێت بڕۆم یا ئەوەی کە لەسەرڕ ئەو چاوبڕکەیەم دەگەڵ دەکاتەوە ئەمنی جێش کردو و لەمنی دەرووناسیویستە کە جای بدەمەوە بە کورد و کوردمانجی خۆمان دەڵێ کچەکان بە چاو دەڵەن بەڵێ بەلی بە زمانیان دەڵەن نە پس دەرووناسێک با برین لە کۆڵینەوەیەکی لێ بکەین شاید پرسیاری زۆربەی ئەنگۆش بێ کە بۆچی هێندە کەس ئەمە دەخەڵەت دەهابێن بە ئاکاریاندا بە زمانی لەشیان ئەمە حاڵی دەکەن کە جیرۆدەیمان علاقەمەند بەمان و چاوەڕوانی من کەم پیژنەهاریان پێ بدەین ولی ئەو وەختێکمە پیژنهاریان پێ دەدەین وەڵامی نەمان دەدەنەوە بە جوورێک لە زۆقمان دەدرێ و دەشەمزەین و دە ئاخری ڤیدۆکەشدا سێدان یەک دانا ئازمون و فێر دەکەم کە بە ئەنجام و سێ پرسیاران ئەگەر جوابی ئەو سێ پرسیارەتان وڵامی بەڵە بێ جوابی خۆتان وەردەگرن پاس پادرێژەی ڤیدۆ دەگەڵم بن کە هەم فێر بن کە چۆن بزانین کە ئەو وڵامە نەیە وڵامێکی ڕاستەقینەیە و تەواوەوە دەبێ بڕۆین یاننا ئەو وڵامی نەیە جگای قسەکردن و چەنە لێدانی هەیە و وەمە دەتوانین شێوازێکی دیکە بجوڵێنەوە پس ئەگەر ئەو مەبەستە بۆ تۆش گرنگیاتی هەیە خۆشەویستان تاخری ڤیدۆیە دەگەڵم بە سیمەنی پەریزەنم نووسەر و دەرووناس دەو لاپەڕەدا ئەو خاڵانەی کەنگۆ بۆم کامنت دادنم پرسیارتان هەیە وەڵامی دەدەمە و ئینشاءڵڵا ئەنگۆش ئەگە پرسیارێکتان هەیە کامنتدا بۆم بنووسن و بە دڵنیاییەوە ئەمیش وەڵام و دەدەمەوە لێرەدا خۆشەویستان بینە سەر بابەتەکەی خۆمان بۆ کچەکان بە چاو دەڵەن نا بەڵام بە چاو دەڵم بەڵێ بەڵام بە زمان دەڵەن نا ئەمەنجم ئەوەیە کە دوای دیتنی ئەو ڤیدۆیە ئەنگۆ بتوانن جیاوازی ناسکردنی خێتونەکە یا بەڕاستی ناکوتنەکەی لە خۆتان حاڵی بن دیری دوو باز دەکەین یەکەوەی کە خاتوونەکان خۆب نازیان هەیە زۆر جار مەسەڵەن وەکو شتێک هەم نازیان هەیە بە ئیزافەیەوەی کە سونەت و فولکلۆر و دابوو ڕسم و نەسیحەت و ئامۆژگاریەکانی دایک و باب و براکانی ئەو هەستەیان تێدا ساز کردووە کە ڕۆڵە خۆت سووک مەکە خۆت قوڵ و ماقوڵکە ئەو کچە شاید دا چاولێکردندا دا دڵیدا بە زمانی لەشیدا نەتوانێت خۆی ڕاگرێ نەتوانێت هەستەکەی بشارێتەوە بەڵام دەتوانێت بە زمانی خۆی بڵەو نا بە زۆر زار ئەو نەیە دوو حاڵەتی هەیە یا ئەوەی کە بەڕاستی دەیهوێ و ئینسانە بڕە بە جوابەکەی نەیە تا بە هەزاران هۆکاری مەسەن یەکێک لە هۆکاریەکانی ئەوەیە کە خۆ بۆ خاتونە کولە ئینسانێکی خنگەرمە ئینسانێکە کە چاو لە هەموو کەس دەکا هەر کە چاوی لەکە بزەی بۆ لێ دەدا وەکو شتێک مردمدار بە فارسی کوتنی یعنی پێی خۆشە لەکن خەڵکی بە ئینسانێکی خنگەرم و ئینسانێکی بەڕوحم بناسرێ و هندێک خانمەکان شتێکیان هەیە بە نێوی کە علاقەمەند بەوان کە خەڵک سرنجیان بۆ ڕاکێشێ خەڵک تەوەجوی پێ بکە کە پێیان دەڵێن ئینسانهایەکی کە خۆتشیفتەن یعنی هەر لە خۆڕە بێوەی کە بیان هەوێ وڵامی بەڵە بۆ ئاغایانە بدەن نە هەر بۆ پیاوێک ئەکسرم بۆ پیاوەکان خۆیان شیرن دەکەن چاویان دەگەڵ دەکەن ئەو هەستە دە پیاوەدا ساز دەکەن کە پیاوە بێ پیژنیاری پێ بدە لە زێنی خۆیدا بینوسێ بڵێ ئەو فڵان کەسیش داواکارمە ئەو فڵان کەسیش داخوازمە کە بۆ بە ئەنگۆ زۆر بەڕاحەتی تاقیقێکی زۆر چکۆلا کە لەسەری ئەنجام بدەن ببینن کە ئەو خاتونە بەرابەر پیاوەکانی دیکە بە بەرابەر کەسانی دیکە چۆن دەجوڵێتەوە لێرە بۆتان دەردەکەوێ کە ئەو خاندونە ئەگەر دیتان بۆ هەموو پیاوێک وایە و ئەو چاوچاوەی هەر هەیە پس لێرە جوابینەیەکەی جوابینەیەکی واقعیە چونکە خۆ لە ڕووی بێغەرەزەوە چاوی لە تۆ کردو هەر بیستویەتی ئەتۆش یەکێک لە پیاوانەبی کە چاوی لێ دەکەی بەڵام لەلایەکشەوە بازە خاتوونێک بەهۆی بەیکە خۆ کۆمەڵێکی سنەتی هەیە خانەوادێکی سنەتی هەیە دەترسێ مەسەلەن بەدڵ پێی خۆشە بە چاو لێ دەکا وەلی شاید کاتێک ئەتۆ پیژنیاری پێدەدەی لە ترسان نەوێرە پێت بڵە بەڵا مەسەن لە ترسی چی لە ترسیوەی کە دوای خانەوادەکەی مەحدودیەتی بۆ ساز بێ شاید لە شێوازی پیژنیاری تۆ دڵی قورس نەبووە بە ئەحساسی کردو ئەتۆ شاید بۆ خۆڕایی دەتێ پیژنیارت پێداوە یا هەر بەو گفتە خۆشەی کە لە کوردەواریدا دەیڵێن بە چاوی سووکی چاوی لێ دەکەی فقط بیستوتە پلاری چۆری بیهاوی دۆستێکی بگری و مەسەلەن دە نوعی پیژنیاری تۆ ئەو بەرداشەی کردو کە هەدەفت زواجنێ و دەتەوێت بە کوردەواری خۆمان فریوی دەی ئەوەش لایەکی قەزیەیە کە ئەگەر مەسەلەن دەڵەن ناو دوای هەر چاوچاوکە دووپات دەکاتەوە ئەتۆڤە
ئەو ئازمونەت کرد کە دیتت لەگەڵ بەرابەر پیاوەکانی دیکە بەو شێوازە ناجوڵێتەوە. مەسەڵەن پیاوەکانی دیکە کە دەیناسن دڵ ناوەڵ ئاسان پێش نەهاتۆ کە چاوم لێ بکە چاوم لەگەڵ بکە. پس ئەوە یەکێک. دووەمین خاڵ ئەوەی کە بۆ چوونەوەی بەسەر خودی پیژنیارەکەی خۆت دابێنە، بزانە توانیتە جوورێکی مەترەحکەی ئەو متمانەی بدەیە کە من ڕاستەقینە هاتوومەتە پێشە، نیەتم زواجە، ئامانجم زواجە. چونکە زۆر زار پیاوەکانی شێوازی کوتنەکەیان نازانن، یعنی ئەو هەستەی کە دەرونیاندا هەیە نازان زۆر جوانی دەربڕن و خاتونە بە غەڵەت دەهاوێن. وە سێومین شت زۆر زار ژنە دەڵە بزانم ئەسڵەن واقعەن چەندەی دەبێ، وەلەکن ئەوە ئازمونێک دادنێ دەڵاگر ماوە وەلە سەرڕاوە دوای ماوەیەکی دیکە پیشنیارەکەیدا دیارەکە ئەمنی بەڕاستی دەوێ و ئەرزشی هەیە کە مێردی پێ بکەم. کە لێرەدا هەتا ئەمەدا نەتەوەی خۆماندا دە کوردەواری خۆماندا ژنان بەو شتیان ئیفتخار دەکرد، دەیان کورد ئەمە وەختی خۆی کاتی خۆی کابرا مەسەلەن چەندین بار داوای کردوم چەندین نەفەری لێ ڕاستاردوم جا وەڵامی بەڵام داوەتەوە. پس لێرەدا شاید ئەو نایەی لەبەر یەکێک لەو شتانە بێکە ئەوەی کە ئەنگۆ بزان چەها نایەکەیە کە دەبێت تاقیق موردی کیسەکەی خۆتاندا بکەن. ئەمما ئەگەر وەڵامی نایەکە هەر هەبوو ئەتۆ دەبێت کارێکی بکەیت. لە هەر سوورەتدا کاتێک خاتوونێک بە تۆ دەڵەن نا ئەتۆ دەبێت بکشێەوە، چونکەوەت لەبیر بێ کاتێک خاتوونێک پێت دەڵەن نا ئەتۆ ئەو هەستت نەبێت نا ئەوەندە دووپاتەی دەکەمەوە ئەوەندە دووپاتە دەکەمەوە کوتنی ئەوەندە سریش دەبم ئەوەندەی لە کۆڵ نابمەوە کە ئاخری بڵامی بەڵێ لێ وەرگرم. ئەوەتان پێ بەڵام کە زۆر دووپاتەکردنەوەی پیشنیارەکەتان نەتەنانەت ئەنگۆ جەزاب ناکا بەڵکو ئەنگۆ ناحەزیش دەکا. یعنی ئەو خاتوونە ئەگەر پێشتر دەتوانم بڵام نیوەم متمانەی هەبوو کەنگۆی ناوێ ئەو سەفەرە بە سەدان سەدی دەڵا ئەو ئاغایم ناوێ بە ئەنگۆ هیچ جەزابیەتێکیان لەلایەن ئەو خانمەی نابێ. بەڵام لێرە کاتێک ئەنگۆ پاشەکشە دەکەن چەند شت ساز دەبێ. ئەڤڵین شت ئەوەتان لەبیر بێ کە زۆر جاریش نای خاتوونە شاید بە کەسایەتی تۆ موقعیەتی تۆ وەزعیەتی ماڵی تۆ وەزعیەتی کاری تۆ بێ. پس ئەو شتا ئەو فیلمە هندیانە لەبیر خۆتان بەرەوە ئەگە خۆشی ببێ مەگەر عاشقم بێ نە ئەلان ئینسانەکان منفعەت خوازن. پس ئەو خانمە ئەگەر دەزانی لە نەزەر خێزانیوە لەگەڵ ئەنگۆ تەبەقاتەکەی فەرق دەکات. ئەو خانمە زۆر بەرزە بە تۆ زۆر لە خوارەی یا لە نەزەر سەوادەوە یا لە نەزەر پارە و پوڵەوە ئەو خانمە زۆر لە تۆ لەسەرترە. پس نایەکەی بێگومان نایەکی قاتع بۆ چونکە دەبینێ کە تۆ لە شعنی ویدانی. پس لێرە ئەتو کارێکی کە دەکەی دەبێ بێ دەو پاشەکشەیەتدا کار لەسەر خۆت بکەیت، یعنی لە خۆتیدا بدۆزیبە کە خێزانی ئەو خانمە و شڕایەتی ئەو خانمە تالب بەچێ خۆشی لە چ کەساتێک دێ لە چ بنەماڵەیەک دێ لە چ بانێکێک دێ. ئەگەر دەتوانی خۆت بێنیە سەر ئەو شتێک کە ئەو خاتوونە دەگومانتدا دەی هەوێ کە بیسمیلا پاشەکشە بکە و بڕۆ ئەو شتانەی کە ئەو خاتوونە زەهنی خۆیدایە بەدەستی بێنە و دیسا لی بچەوە پێشە و زۆر زار لازم نیە بچێ پێشە هەرەوەی کە خاتوونە چونکە دزان چۆنە وەختێک کەسێک بە تایبەت پیاوێک کات لەسەر خاتوونێک دادنێ ئەو خاتوونە بۆی کۆنجکاو دەبێ، یعنی ئەوەی کە ون دەبێ لی دەگەڕێ سوراغی دەگرێتەوە. و ژن بڕێک بە قەولی کردەواری خۆمان مەکری خۆی هەیە، یعنی بێوەی کە پیاوە هەست بکە ژنە لێشی دەپرسێتەوە لێشی دەگەڕێ و بۆ زۆر شتان تاقیقشی لەسەر دەکا. ئەگەر دەو تاقیقی کە دەیکا ئەنگۆ نمرەی باشی لێبەرگرن، یعنی لەگەڵ کەسایەتێک ببینێکە ڕنگ پیاوە سری داخستۆ کاسبی خۆی دەکا خەڵک تاریفی دەکا بۆ خۆی هەتا زۆر زار لازم نیە بۆ پیژنیاری پێ بدەن بۆ خۆی بجوورێک خۆی حاڵیتان دەکا کە وەرەوە پێشێ وەلەو لایەشەوە. ئەگەر هەدەف ناسکردن بێ ئەگەر هەدەف ئەوە بێ کە ئازمون و کابزان ئەنگۆ چەندە ڕاستن لەسەر پیژنیارەکەتان چەندە خاترخوازن چەندە ئەو خانمەتان دەبێ و ئەگەر مرزی ئەو خانمە ئامانجی ئەو خانمە ئەوە بێ کە با سوگ نەبم با ئەڤڵین بار بڵامی بەڵە نەدەم بێگومان ئەو خانمە ئەو چاولێکردانەتی دووپات دەکاتەوە بزەکانی دووپات دەکاتەوە. وەلی ئەگەر ئەتۆ عزەتی نەفسی خۆت ڕادگرت پاشەکشت کرد وردە خۆت بڕێک دوور کردەوە ئەو خاتوونە ئەگەر نایەک بێ کە دوودڵە نایەکە کە قاتع نەبوو شەکتان نەبێ بۆ خۆی زیاتر دێتە پێشێ بۆ خۆی بە زمانی لەش زیاتر هاوار دەکا کە بۆ لام بگەڕێەوە و لەسەر پیژنیارەکەت بدە. دە هەر سوورەتدا برای خۆشەویست هەر کات خاتوونێک پێت دەڵەنا تەواوی ئەو خاڵانەی کە کوتم لە ژێر نەزەریان بگرە پاشەکشە بکە و ئەو جورەی کە کوتم
یا خۆت بێنە سەر ئەو سەتحێکەوە خانمە قبولت کە یا ئەوەی کە بڕۆ کولەم بە دوی ژیانی خۆتکەوە و یا جارجار ئاوڕێک بدەوە بزانە ئەو خاتونە ئەو جار چۆن بەرابەری تۆ دەجوڵێتەوە و تۆ وەک پێشتر گەرم مەبەوە ئیدی دەگەڵێ ئەتۆ دەبێت دوای ئەوەی کە پێی کتووی نا دەبێت جوورێک ئاکارت بە شێوازێک بێ کە ئەو خانمە ئەگەر نایەکەی لە ڕووی ناسکردنا بڵە نا ئەو ئاقایە نەکا لە دەستم بڕوا بە بۆ خۆی بە پڕەنگتر دێتە پێشێ بە ئاکارێکی زۆر بەرچاوتر خۆی نیشان دەدا کە جەنابەت بۆ لای سرنجی جەنابەت بۆ لای خۆی ڕاکێشێتەوە و لەسەر ڕا ئەو هەستە دەنگۆدا ساسکە کە پیژنیاری پێ بدەن. دەکولدا ئاغاکان خاتونەکان زۆر قوڵ و زۆر زانستی دەبێت یعنی زۆر جار بۆ ناسینی خاتونەکان بۆی کە بزانی چۆن بەرابەریان بجوڵەیەوە دەبێت ساڵها و ساڵ لە زانکۆکان و دانیشگاکان دەرسێ بخێن و لەبارەیدا فێر بن. خەتایمە ژنانی ژنە ژنان لە کۆمەلگایەک ژیان دەکەن کە مەجبورە بە تاوانبارە بەوەی کە هەستەکانی بشارێتەوە ئەو جورێک کە دڵی دەیهێوێت نەجوڵێتەوە و هەمیشە نیگەرانی وەیەکە نەکا سووک بم نەکا بە سووکم چاو بکەن نەکا بە هەڵم تێ بکەن نەکا هەست بەوە بکەن کە ئەگەر من ئەو ئاغایم خۆش دەوێت ئەو خۆشەویستی من ئینسانێکی سووک دەکا ئەو ژنبوونی زۆر سەخت کردو لیان زۆر بەلۆمە مەگرە نەگرە و ئاکارە لە خۆیان نیشان دەدەن وەگر توی برای خۆشەویستم دەستت لەسەر ئینسانێکی باشدانا بێ ئینسانێکی قوڵومەند بێ ئینسانە بێ کە لە کەسایەتێک و خانەوادێکی باشات بێتە دەرێ بێگومان زۆر ڕاحەت بڵامی بەڵە بە تۆ ناداتەوە شتی چاک سەخت بەدەست دێ ولی زندگیکردن دەگەڵی ڕاحەتە ولی شتی خراپ ڕاحەت بەدەست دێ ولی ژیانکردن دەگەڵی سەختە. پس زۆر جار ئەگەر وەڵامی بەڵێتان نادەنێ دڵسارد مەبن ولی زۆر پێگیر و زۆر سریشیش مەبن قەراق بچێشنەوە ئەو کەسایەتی باشە دەخۆتاندا قەبی بکەن چاوێک و هەر لەسەری بێ خۆتانی جارجار لێبنکەن ئەو خاتونە ئەگەر نمرەی باشی بنگۆدا بێ و لە ڕووی ناسکردن لە ڕووی ئەوەی کە نێوی سوکایەتی نێتە سەری لە ڕووی وەی کە بیستویەتی شان و شخصێتی خانەوادەکەی ڕاگرێ بەنگۆی دەباری ئەڤڵدا کوتبێننا بێگومان بۆ خۆی ئاکارێکی دیکە لە خۆی نیشان دەدا کەنگۆ بەلای خۆی بچێشێتەوە. پس ئەنگۆ بۆی کە لەسەر ڕابسنەوە سەسەری بەسەردا بگرن ڕامەوەستن ئەگەر دیتان دوای ئەوەی کە کوتی نا چاوی دی لێ نەکردنەوە یا خۆی نیشان نەدانەوە ئیدی ئەوە وازە ئەوەیەکە جوابەکە نەیە یاگەر کەسایەتێکی هەیە کە بۆ هەموو کەسەرەیە بەزەوە شەر جوابەکەی نەیە. بەڕای منە و ڤیدۆی چەندین بار چاو لێ بکەن خاڵەکانی لەسەر یەک دووپاتکەنەوە دەمێشکتاندا ڕایگرن و ئینشاءڵڵا بتوانن هەڵبژارنێکی باش و هەبێ بە جوانی بجوڵێنەوە چونکە زۆر جار پیاوەکانیشمان بەداخەوە شێوازی کوتنی حیس و حاڵەکەیان کوتنی خۆشەویستەکان نازانن و زۆر جار لەبەر خاتریوێ کە جوانیان پیژنان نەداوە بەڵامی ناوەردەگرن. هەر جورێکە کوتم ئینشاڵڵا ڤیدۆکە دوسێ بار چاو لێکان کەڵکی لێوەردەگرم چونکە ئەو شتە شتێکە کە دەبێ هەمووی لەسەر یەک بکەیەوە جوان بێتە بیرروڕایەکی قەوی دەمێشکتدا کە بێدە ئاکارتەوە و بە ئاکارێکی باشیش بتوانی دەژیانتدا خۆش و سەربەرز ژیان بکەی. خۆشەویستان دە ڤیدۆیەتی دیکە سەرتان نایشێنم حتمما ئەنگۆش پرسیاری خۆتانم بۆ کامنتکەن تا ڤیدۆی دیکەش خوداتان دەگەڵ.